ئەوە من یەکەم جارە لە مناسبەیەکی وا بەشداری بکەم. شەوی یەڵدا لای من هەست ناکەم وجودیە بۆ پێشتر. ئیم شەو وابزانم یەکەم جارە من لەگەڵ شەوی یەڵدا ئاشنا دەبم. وا لەوانەیە ئەگەر لێرە نەبوایە زەحمەت بوو من لەگەڵ شەوی یەڵدا ئاشنا بم. من هیچ لەبارەی شەوی یەڵداوە نازانم، یەک شت نەبێ، ئەویش ئەوەیە کە درێژترین شەوە. و من هەز دەکەم لەم شەوە شتانێک باسکەم کە لەوانەیە جیاواز بێ لەو باسانەی کە لەو چەند ساڵەی پێشوو باسم کردووە. باسەکانی پێشوو هەمووی لێکدانەوەی عەقڵی بوون بۆ ژیان و بۆ ئەخلاق و بۆ خوا و بۆ گەردوون و بۆ ئەو شتانەی کە لە ناو بوونی ئێمە چارەنووسسازن. بەس من ئیم شەو لەوە ناچێ، یعنی عەقڵم بەلای ئەو شتانە بچێ کە هەیە، و ئیم شەو هەست دەکەم ئەوەندەی حەزم لەوەیە بگریم لەوانەیە شتێکی تر بۆ من هێن نەبێت، ینی گریانێک کە خۆم لەوانەیە لێی تێنەگەم، گریانێک کە بۆ مەرگی کەس نییە، گریانێک کە بۆ ئەوە نییە هیچ شتێک ئازاری دابم، گریانێک کە دوورە لەو گریانەی کە هەمانە بۆ شتەکان. و ئێمە لە زەمانێکا دەژین هەر عەقڵمان وێران نەبووە، دڵیشمان وێران بووە. لە زەمانێکا دەژین ئەو هونەرەی کە تەغزیەی دڵمان دەکا، خۆراک بە دڵمان دەدا نەماوە، و ئەو کۆبوونەوانەی کە کۆبوونەوەی دڵن نەماون، و ئەو کۆبوونەوانە جاران لە خانەقاکانە دەکرا، جاران لە فۆرمی حاڵ و ئەوەی کە لە ناو خانەقا دەکرات لەو فۆرما دەردەکەوت و تەغزیەی دڵی دەکرد. و هونەر و گۆرانی و شعر و ئەمانە هەمووی لە پەرستگاکانەوە هاتوونەتە دەرێ. و بەل لەوەی شتانێک بێ کە خەڵک بە گشتی گوێی لێ بگرێ، شتانێک بووان ئەو خەڵکانە گوێیان لێگرتوون کە دڵیان زیندوو بووە، و ئەوانەی گوێیان لێگرتوون کە گرنگیان بەوە داوە دڵیان پێ بگا. ئێمە لە زەمانێکین دڵمان بۆگەنی کردووە، هەر بەڕاستی بۆگەنی کردووە، کە دڵ بۆگەن دەکا خەیاڵمان پڕ دەبێت لە شتی پیس، خەیاڵمان پڕ دەبێت لە جەنگ، خەیاڵمان پڕ دەبێت لە پلان دانان بۆ ئەوانی تر، بۆ ئەزیێدانی ئەوانی تر، و خەیاڵمان پڕ دەبێت لەم شتانە. کە دڵ بۆگەن دەکایتر ئینسان بۆگەن دەکە. ئێمە لە زەمانێکی ئاوین، لە هەموو شوێنێ بۆنی ئەو بۆگەنە دێت، ئەو بۆگەنە هەر ئاسانی کردوین، بۆگەنێک کە بۆنێکی نییە ئێمە بە هەستی بۆنکردن بۆنی بکەین، بۆگەنێک کە ڕاستەوخۆ بەردڵمان دەکەوێت. و ئەم دڵە جارێکی تر پێویستی بەوەیە پاک ببێتەوە، و ئەوەی پاکی دەکاتەوە هونەرە، شعرە، ئەدەبیاتە، گۆرانیە، دەنگێکە کە لە دڵی کەسێکەوە دێتە دەر، شعرێکە کە لە هەستێکە لە ناو دڵا زەمانێکی زۆر قوڵی خواردووە و پێگەیەوە دێتە دەری. و
هەست دەکەم ئێمە وەکو کورد بەر لەوەی عەقڵمان هوشیار بێتەوە دەبێت دڵمان هوشیار بێتەوە. ینی هەتا دڵمان هوشیار نەبێتەوە و بەناو پێگەیشتنی خۆیان نەڕوا و پاک نەبێتەوە، ئەوەی کە عەقڵ دەیڵێ تەنها شتانێکە ئێمە دەیبیستین و لە ژیانمانە ئەم شتانە هیچ نەخشێکیان نابێت. دڵە کە ئەوەی عەقڵ ئاشکرای دەکا دەیخاتە باری کرداریەوە و دڵە وا دەکا ئەوەی کە عەقڵ ئاشکرای دەکا ڕۆحی بەبەرا بکات لە کردەوەیەکە، لە هەڵوێستێکە، لە هەر شتێکە کە مرۆڤ دەیکات. بەڵێ ئێمە پێویستمان بەم شەوانەیە، بەڵام شەوانێکی وە کە دادەنیشین دڵمان کۆ ببێتەوە، نەک چاومان، نەک شتەکانی ترکە هەستەکانمان. ئێمە کێشەمانەوەیە نەدەزانین لەبەرەوەی دڵمان وایە نەدەزانین ببیستین، نەدەزانین بدوێین، نەدەزانین ببینین. هەموو ئەمانەمان لەدەستداوە. ئەگەر وان نەبێت ئەوەی کە ئێستا لە ئارایە و ڕەواجی هەیە ئەوە هونەرە، ئەو هونەرە چیمان لێ دەکا کە هەیە جگەل لەوەی کە بۆگەنمان دەکات؟ چی دەکات؟ دڵ بیستنی هەیە، دڵ بینینی هەیە و ئەم بینین و بیستنەی کە ئێستا ئێمە هەمانە لە ڕاستیایی دڵ نییە. ئێمە جۆرێک لە مەست بووین، مەستیەکی زۆر زۆر سووک. ئێمە بە ژیانێکی سووک دەژین، ژیانێکی سەنگین ناژین. لەبەرەوەشە نە هونەرێکی سەنگینمان هەیە، نە بیستنێکی سەنگینمان هەیە، نە بینینێکی سەنگینمان هەیە. نیمانە، چونکە دڵ نابیستێ و نابینی. ئێمە بە چاو دەبینین، بە گوێ دەبیستین و ئەوەش کە چاو دەیبینێ، گوێ دەیبیستێ، جگە لە کار و کاردانەوەیەکی چیتر نییە. وەکو وایە لە بەردەما وێنەیەکە ڕاوەستی ئەو وێنەی کە هەتە بیداتەوە تەواو. یعنی شتێکە لە دەرەوە ڕوودەدا بەبێ ئەوەی بچێتە ناو ناخمان و هیچ شتێک دڵمان نایگرێ. ئەمە کارەساتە و ئەمەیە هیچ ڕوو نادا، هیچ شتێک ناگۆڕێت و هەر شتێک کە دەیکەین، هەر جوڵەیە کە دەیکەین دووپاتبوونەوەی جوڵەکەی ترە. هەر جوڵەیە کە دەیکەین هەمان شتێک لا دەبین، هەمان شت دەخێنەوە شوێن. ئەی چۆن لەمە دەرچین؟ بە هونەرێکی بەرز، بە بیستنێک کە دڵ دەبیستێ و بە بینینێک کە دڵ دەبینی. کاتێ مەحوی دەڵێ ئەوەنە گریام، ئەم چاوانم لە دەستدا، ئەم چاوانم بۆ چییە کە من چاوی دڵم هەبێت؟ مەبەستی لەمەیە. ئەو بینینەی دڵ هەیەتی، ئەوەی دڵ دەیبینێ هەرگیز ئەم چاوەی تر نایبینی. بەس ئێمە کاتێکیش ئەم چاوەی تر دەکرێتەوە و مەشغوڵ دەکرێت و سەرقاڵ دەکرێت بە دەرەوە، کە ئێستا ئێمە بینینمان زۆر سەرقاڵ کراوە. ئێمە زیاتر هەستی بینینمان لەم سەردەما بە بۆنەیە وەسایلانەوە کە هەیە زۆر زۆر سەرقاڵ کراوە. ئێستا بینین ئێمە زۆر سەرقاڵ بووە بە شتە دەرەکیەکانەوە. کاتێک ئەم چاوە دەکرێتەوە و مەشغوڵ دەبێ بەو شتانەی کە لە دەرەوە هەیە، ئەو چاوەی دڵ دادەخرێت و کاتێک چاوی دڵ دەکرێتەوە ئەم چاوەی تر دادەخرێت. کاتێک دڵ دەبیستێ ئەم بیستنەی تر دادەخرێت، بیستنە دەرەکیە. و کاتی ئەم بیستنە دەرەکیە دەکرێتەوە بیستنی دڵ دادەخرێت
یعنی ئێمە جۆرێکی تر لە بیستنمان هەیە و جۆرێکی تر لە بینینمان هەیە و ئەم بینینە بینینێکە لە خۆمانە لەم بینینە پێویستمان بەوە نییە شتێک لە دەرەوە هەبێ بیبینین لەناو خۆمانە دەبینین و لەم بیستنا پێویستمان بەوە نییە شتێک هەبێ لە دەرەوە بیبیستین لەناو خۆمانە دەیبیستین ئەیکەی ئێمە دەتوانین لەناو خۆمانە ببینین و ببیستین ئەو کاتەی لەگەڵ خۆمانە بووین ئەوەی کێشەیە ئێستا لەم ژیانە کە پێوەی سەرقاڵ بووین ئێمە هیچ کاتێکمان نییە بۆ ئەوەی لەگەڵ خۆمانە بین لە هەموو کاتەکانمانە لەگەڵ ئەوانی تراین لەگەڵ شتەکانی تراین لە هەموو کاتەکانی ترمانە ئەوەی دەیبیستین لەوانی ترەوە دەیبیستین و ئەوەی لە ناو خۆشمانە هەر دەیبیستینەوە سەدای ئەوەیە کە لە دەرەوە دەیبیستین ئەوەی دەیبینین هەر ئەوەیە لە دەرەوە دەیبینین لە دەرەوە وەری دەگرین و لە ناو خەیاڵمانە جارێکی تر لی دەدەینەوە دووپاتی دەکەینەوە و دەیگۆڕین و دەستکاری دەکەین ئێمە بینینێکی ترمان هەیە و بیستنێکی ترمان هەیە و ئەو بینین و بیستنان ناکەونە کار ئەگەر بێت و دڵ پاک نەکەینەوە لەو بۆگەنیەی کە تووشی بووە لەو فەسادەی کە تووشی بووە ئەو فەسادەی کە باسی دەکەین هەمووی سەرچاوەکەی بەل لە هەموو شتێک لە فاسدبوونی دڵمانەوە سەرچاوەی گرتووە کەس بە دڵ ئیش ناکا بۆیە دنیا فاسدە بۆیە هیچ شین نابێت کەس بە دڵ ئیش ناکا مامۆستایەک بە دڵ لە قوتابخانە وانە ناڵێتەوە کەسێکی پاکشکەرەوە بە دڵ جادەکان پاک ناکاتەوە گۆرانی بێژەکانمان بە دڵ گۆرانی ناڵێن مۆزیک ژەنەکانمان دڵیان نایەتە ناو پەنجەیان هەر زرنگە زرنگێک دێت و تەواو هیچ لە دڵمان ناکات هەتا ئەم دڵە نەبوژێتەوە جارێکی تر هیچ شتێک چاک نابێت ئەوەی هەیە هەر ئاوا دەڕوا و لە ڕواڵە تا ئەمەی کام چاوە دەبینە چاکە بەس ئێمە دڵمان بە هیچ شتێک خۆش نییە کە هەیە ئەو هەموو شتە هەیە ئێمە دڵمان پێ خۆش نییە ناشزانین بۆ و قەت ئەوەندە شت نەبووە ئەوانە قەت ئەمەنەی ئێستا خەڵک شتی هەیە و شت هەیە ئەوەنە شت پێشتر وجودی نەبووە لە مێژووی ئێمە ئەی بەڵام بۆ هیچی هێنی نییە معنایەکی نییە بۆ هیچی ناتوانێت ڕامانگرێ هەر دەڵی سوالکەرین بۆچی؟ چونکە هیچی دڵمان نایگرێت بۆیە دەبێ ئەمەی کە هەیە ئەم دڵە جارێکی تر زیندوو بکرێتەوە لەسەر دەمێکا لەم هەورامانە هەورامان شوێنی زیندووکردنەوەی زیندوو ڕاگررتنی دڵەکان بوو و خانەقای بیارە و خانەقای تەوێڵە لەلایەن تەریقەتەوە تەریقەت هیچی نەکرد جگە لەوەی کە دڵی زەمینەی خۆش کرد بۆ زیندووبوونەوەی دڵ کاتی ئەمە مەولەوی دەبینین مەولەوی لەکوێوە هات مەولەوی بەر لەوەی ببێ بە مەولەوی دڵی بەو تەریقەتە زیندوو بوویەوە جابوو بە مەولەوی مەحوی بەر لەوەی ببێ بە مەحوی دڵی زیندوو بوویەوە جابوو بە مەحوی و جۆرێک لە پەروەردەی فەزایەکە بوو ئەم فەزایە تەغزیەی ئەو کەسانەی دەکرد لەگەڵ خۆیان نابن فەزایەک بوو کە لە دەرەوە تۆ هیچتیان نەدەبیست لە دەرەوە هیچتیان نەدەبینی بۆ ئەوەی لەناو خۆتا ببینی تو ببیسیت و پێویستمان بە فەزایەکی ئاوا هەیە بۆ ئەوەی سەر لە نوێ دڵەکانمان ببوژێنەوە فەزای ئاوا چۆنە لەوانەیە لە خانەقایەکە تەنها کۆڕێکی زیکر هەبوو بێ بەڵام لەو دۆخا بووە و زیکر نمایشێک نەبووە بەس ئێستا زیکر و حاڵ و ئەوانە نمایشە یعنی کەسەکان زیکریان کردووە ئەسڵەن
دنیا ون بووە بەس ئەم بۆ ئەوی تر نمایش دەکا حاڵ دەکا بەس کە تۆ چوویتە دۆخی حاڵەوە هیچ نابینی دنیا نامێنێ یعنی چی تۆ نمایش دەکەیت ینی لە کاتی حاڵە وە هونەر ئەمان دەو دەبینی و ئەو دەنگەی کە لە دڵەوە دێ ئەو مۆزیکەی کە دەژەندێ و دڵ دەیژەنێ ئەو فەزایە دێنەتە ئاراوە بۆ ئەوەی دڵی ئێمە تایە بکرێتەوە وە بە هیوام سەرەتایەکی نوێ دەست پێ بکا بۆ کرانەوەی دڵمان و ئەو بێماناییە کە تایە دەژین لەگەڵەوەی کە هەموو شتێکمان هەیە و هەر دەڵی سوالکەرین دەرچین لەمە و بەرەبەرە بزانین کە ئەوەی بەهای هەیە لە ناو خۆمانە هەیە ئەوەی بەهای هەیە هەرگیز ئەوە نییە کە کەسێک پێمان دەدا یا لای کەسێکە دەبێ ئەمە لەوی وەرگین ئەوەی بەهای هەیە لە منایە لە خۆمایە و هیچ هێزێکیش نییە بتوانێت لێم سێنێت ئەوەی بەهای هەیە دڵمە عەقڵمە ئەمانە نەوانەی کە بەهادارن و ئەمانن کە هیچ کەس ناتوانێت لێم زەوتکە و ئەمانن کە لە ناو خۆیانە بە خۆیان گەشە دەکەن و دەکرێنەوە و پێدەگەن و بە هیوام لە دوای ئەو چوونە دەرەوە لە خۆمانە کە 30 ساڵە ئێمە ڕادەکەین لە خۆمان و لە دوای ئەوە بەشکووە و 30 ساڵەی کە ڕامان کردووە ئیتر گەیشت بینە و خاڵەی کە ئیتر هیلاک بوو بین هەستکەین هەر ڕاکەین ناگەین بە هیچ بۆی بتوانین لایەک بەلای خۆمانە بکەینەوە بۆەوەی سەر لە نوێ دەست بە گەڕانەوە بکەین بەرەو خۆمان بە هیوام ئەم شەوە ئەو شەوە بێ کە تایە دەتوانین بگەڕێینەوە و گەیشت بینە لووتکەی بێماناییەکە بۆەوەی سەر لە نوێ بگەڕێینەوە بۆ خۆمان زۆر سپاس بە گوێبرتنتان